یەکەمین کاری پەرلەمانی داهاتوو نووسینی دەستوورە. دەسەڵاتدارانی کوردستان ئاماژە بەوە دەکەن خولی شەشەمی پەرلەمانی کوردستان خولی نووسینەوەی دەستورە. ئەمە لە کاتێکدایە لە خولی دووەمی پەرلەمان دەستور نووسرایەوە و ئامادەکرا بۆ ڕاپرسی، بەڵام سەرۆکی هەرێمی ئەو کات دوای خست و تا ئەم ڕۆژ نەتوانرا دەستور سەر لە نوێ ئامادە بکرێتەوە. پەرلەمانتارێکی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت لە خولی سێمی پەرلەمان بۆ جارێکی تر زیاتر لە 70 بڕگەی دەستور نووسرایەوە، بەڵام دواتر بەهۆی ناکۆچی لایەنە سیاسیەکان نەتوانرا تەواو بکرێت. پرۆژە دەستورەکەمان بە تەواوی نووسیەوە و بە تەواوی لە هاتە ناو پەرلەمانی کوردستان، لە ناو پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەرکرا و دەنگیشی لەسەردرا، لە پەرلەمان تێپەڕی، یاسایەکیشمان بۆ دانە بۆ سۆنیەتی ڕاپرسیکردن لەسەری، ما بۆ تەنها سەرۆکی هەرێمی ئەو کات بە فەرمی ڕۆژێک دیاری بکە بۆ ڕاپرسیکردن لەسەر دەستور. بەڵام ئەم پرۆسەیەی تاخیر کرد تا ئێستا شەکرداوی هەرێمی کوردستان نەبووە خاوەن دەستوری خۆی. لە خولی سێمی پەرلەمانی کوردستان سەر لە نوێ هەوڵ درراوە لیژنەشی بۆ پێکات و زیاتر لە 70 مادەش کۆتای بە گفتوگۆکان هات، بەڵام نەیانتوانی کارەکانیان تەواو بکەن لەبەر خلافاتی سیاسی نێوان کوت لە سیاسەکان. پسپۆڕێکی یاسایی دەڵێت موسڵمانان لەو کاتانەدا گیرۆدەی دەیان کێشە و ئاستەنگ بوونەتەوە کە ئەلمانیەکان دەستوریان بۆ نووسیونەتەوە، بۆیە پێویستێکی گرنگە زۆرترین ڕێژەی پەرلەمانتارە ئیسلامیەکان لە پەرلەمان بن و هاوبەشی نووسینەوەی دەستورێک بن کە بنەمانەگۆڕەکانی ئیسلام تیایدا پارێزراو بێت. حزوری ئیسلامیەکان لە پەرلەمان گرنگە. ئێستاش لە وڵاتی تورکیا ئیسلامیەکان باجی نووسینەوەی دەستور دەدەن لە سەردەستی کەمال ئەتاتورک و لە سەردەستی هێزە ئەلمانیەکان. لە عێراق خۆشبەختانە سواز بۆ خوا کە دەستور نووسراوە، هێز و لایەنە سیاسی ئیسلامیەکان لە شیعە لە سونە زۆری نەبوون توانیان دەستوریێکی باش بنووسنەوە. تەنانەت لە مادەی 2 تێیدا هاتووە نابێ هیچ یاسایەک دەرسی پێچەوانی نەگۆڕەکانی ئیسلامبی. بۆیە گرنگە لەم خولا ئیسلامیەکان حزورێکی باشیان هەبی لە پەرلەمان بۆ ئەوەی ئەو ئەرکە گرنگە سیاسیە یاساییە ئەدا بکەن لەوێوە جێی ئەو بابەتە بکەنەوە. دەسەڵاتداران بە جۆرێک هەڵپەیان بوو بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم کە ئەنجامەکەی لە دەستدانی نیوەی خاچی هەرێمی کوردستان بوو. چاودێران دەڵێن ئەگەر کەمترەوە هەوڵیان بۆ نووسینەوەی دەستوردا بووایە، ئێستا هەرێمی کوردستان خاوەنی دەستور و دامەزراوە دەستوریەکانی خۆی بوو. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.